بەڕێزان ئەم ئینفۆگرافیکە تایبەتە بۆ وەڵامدانەوەی پرسیارێک کە ئاخۆ کورد بۆچی هەلەکانی دروستکردنی دەوڵەتی لەدەستداوە. سەرەڕای مێژووی هەزاران ساڵی کورد لەم ناوچەیەدا، بەڵام هێشتا دابەشکراوە بەسەر چەند وڵاتێکدا. لەگەڵ هەڵگرسانەوەی دەیان شۆڕش و دامرکانەوەی هەندێکیاندا هێشتا دەوڵەتی کوردی دروست نەبووە. ئێستا دوای 500 ساڵ لە دابەشبوونی کوردستان دەبێت بە دوای هۆکارەکانی دروست نەبوونی دەوڵەتی کوردستاندا بگەڕین. هەرچەندە ئەم پرسە دەبەسترێتەوە بە جیۆپۆلۆتیکی کوردستان و هەروەها بەرژەوەندی وڵاتانی زلهێزی دنیا لەگەڵ دەوڵەتی کوردیدا و هەندێکیش ئاماژە بە کەمی ژمارەی دانیشتوان و بچووکی ڕوبەری کوردستان دەکەن لە وڵاتانەی کە کوردستان بەسەریدا دابەشکراوە. بەڵام تەنها ئەمانە هۆکاری دروست نەبوونی دەوڵەتی کوردی بوون. دیارە بۆ وەڵامدانەوەی ئەم پرسە مێژوو نووسان و ڕەخنەگران پێیان وایە سەرڕای ئەو هۆکارانە، بەڵام یەکێک لە هۆکارە کاریگەرەکان نەبوونی یەکڕیزی ناوماڵی کورد بووە، چونکە لە ناوچەکەدا چەند نەتەوەی دیکە هەبوون کە توانیویانە دەوڵەتی خۆیان هەبێت، هەرچەندە ڕووبەریان و هەروەها ژمارەی دانیشتوانیشیان لە کوردستان کەمتر بووە. چەند نمونەیەک وەردەگرین. دیارە ئەرمەنەکان کە لە دوای هەڵوەشاندنەوەی یەکێتی سۆڤێت لە ساڵی 1991 توانیان دەوڵەتی تایبەت بە خۆیان هەبێت لە کاتێکدا ژمارەی دانیشتوانیان 4 ملیۆن کەسە. و نمونەیەکی دیکە وەرەگرین کە ئەویش تاجیکەکانن. لە دوای هەڵوەشانەوەی یەکێتی سۆڤێت لە ساڵی 1991 دیسان ئەمانیش توانیان دەوڵەتی تایبەت بە خۆیان هەبێت لە کاتێکدا ژمارەی دانیشتوانیان 8 ملیۆن کەسە. ناکۆکیە ناوخۆیەکانی کورد کە ڕۆڵی لە دروست نەبوونی دەوڵەتی کوردیدا هەبووە، بە جۆرێک بۆ هەمیشە کورد لە نێو خۆیاندا دابەش بووە و هەر لایەکی چۆتە پاڵ دەوڵەتێکی دیاریکراو. دابەشبوونی کورد دەگەڕێتەوە بۆ چەند قۆناغێک کە بە دیاریکراوی لە دوای دابەشبوونی کوردستانەوە دەست پێ دەکات کە دیارترین قۆناغی یاخود قۆناغەکانی دابەشبوونی ئەمانن. دەچینە قۆناغی یەکەم. دیارە دابەشبوونی کورد بەسەر سەفەویەکان و عوسمانیەکاندا بەتایبەت لە پاش جەنگی چاڵدێران کە لە ساڵی 1514 زاینیدا ئەم جەنگە ڕوو دەدات و ئەو کات کورد دابەش دەبێت بەسەر سەفەویەکان و عوسمانیەکاندا. قۆناغێکی دیکە هەیە کە قۆناغی دووهەم، ئەویش دابەشبوونی کورد لە سەردەمی میرەکانی باباندا بەسەر دوو بەرەدا دابەش بوون کە بەشێکیان چوونە پاڵ والی بەغداد کە سەر بە دەوڵەتی عوسمانی بوو. هەروەها بەشەکەی تری کورد چووە پاڵ قاجارەکان واتە ئێرانی ئێستا کە لەم قۆناغەدا بەردەوام بەشێکی میرە کوردەکان پەنایان بردووە بۆ یەکێک لەو لایەنە بۆ لەناوبردنی میرەکانی تری هاو زمانیان. قۆناغێکی دیکە وەردەگرین کە قۆناغی سێهەمە، ئەویش لە دوای جەنگی جیهانی یەکەمیەوە واتە دوای 1970 کۆمەڵێک لە خوێندەوار و هاوڵاتیان پێیان وابوو کورد نابێت دژی ئینگلیز بجەنگێت و بەرەکەی تر جەنگیان هەڵبژارد دژ بە ئینگلیز کە لەژێر کۆنتڕۆڵ و ڕابەرایەتی شێخ مەحموود دابوون. دەچینە قۆناغێکی دیکە کە ئەویش قۆناغی چوارهەمە. دیارە لەم قۆناغەدا دوو بەرەکی و دوو کەرد بوون لە ناوەڕاستی ساڵانی چلەکاندا دەستی پێکرد. کاتێک کوردی ئەم ناوچەیە واتە ئێستای هەرێمی کوردستان دابەش بوون بەسەر شیوعی و پارتیدا کە شیوعەکان باوەڕیان بە دەوڵەتی نەتەوە نەبوو و بیرکردنەوەی جیاواز بوو لە پارتیەکان کە داکۆکیان لەسەر مافە نەتەوەیەتیەکانی کورد دەکرد. پاش قۆناغی چوارەم قۆناغێکی دیکە هەیە کە قۆناغی پێنجەمە لە سەردەمی حکومڕانی بەعسیشدا. دیارە سەرەڕای شەڕی ناوخۆ هێزە کوردەکان جۆرێک لە دوو بەرەکی و دوو کەردبوون هەبوو لە ناو خۆیاندا بەوەی کە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان چوونە فەوجەکانی بەرگری نیشتیمانی کە لە کوردستاندا زاراوەی جاشیان بۆ بەکاردەهێنان کە بە نزیکەی 300,000 کەس مەزەندە دەکران. هەروەها بەرەکەی تر بەرەی پێشمەرگە بوو کە لە شاخ دەجەنگان دژ بە ڕژێمی بەعس. پاشەم قۆناغە دەچینە قۆناغێکی دیکە کە قۆناغی شەشەمە. دیارە لەم قۆناغەدا دابەشبوون و پەنابردن بۆ وڵاتانی تر زۆر زەقتر لە هەمیشە دەرکەوت. کاتێک
مانگی تەموزی ساڵی 1996 یەکێتی پەنای بردە بەر سوپای پاسدارانی ئێران و پارتیش پەنای بردە بەر سەدام حسێن یاخود سوپاکەی سەدام حسێن لە 31 ئابدا و دابەشبوونەکە گەیشتە لووتکە. لە ساڵی 1990 یەکێتی پەنای بردە بەر ئێران و هێرشەکانی بەناوی گەردەلوولی تۆڵە بۆ سەر پارتی دەست پێ کردەوە. لە بەرامبەریشدا پارتی پەنای برد بۆ تورکیا و تا دوجار فڕۆکە جەنگیەکانی تورکیا شەڕەکەیان یەکلا کردەوە و شەپۆلی چوونە پێشەوەی یەکێتیان وەستان. دەپرسین مێژوو دووبارە دەبێتەوە؟ دیارە ئێستا 500 ساڵ بەسەر دابەشبوونی کوردستاندا تێپەڕ بووە، بەڵام هێشتا تارمایی وڵاتانی ناوچەکە لە کوردستاندا دەبینرێت و جێدەستیان بەسەر سیاسەتی هێزە کوردیەکانەوە دەبینرێت. دیارە بە جۆرێک کە لە ئێستادا لەم هەرێمەدا دوو ئیدارەی پێوە دیارە. ئێستا دۆخەکە هاوشێوە دوای شەڕی چاڵدێرانە، چونکە ئەو کاتیش کورد بەسەر دەوڵەتی عوسمانی و سەفەویەکاندا دابەش بوون. ئێستاش دوو هێزی سەرەکی کوردی خاوەن چەک دابەش بوون بەسەر تورکەکان و هەروەها ئێرانەکاندا. بەو پێی لە ئێستادا تورکیا پشتیوانی لە پارتی دەکات و پارتی خۆی بە نزیکی تورکیا دەزانێت، بە تایبەت لە پەیوەندی ئابوورەکاندا و هێزەکەی ترکیە یەکێتیە خۆی بە هاوپەیمانی ئێران دەزانێت و لە پەیوەندێکی باشیشی هەیە لەگەڵ ئەم وڵاتەدا. چاودێران پێیان وایە نەبوونی یەکڕێزی ماڵی کورد و پەنابردن بۆ وڵاتانی تر کە یەکێک لە هۆکارە هەرە کاریگەرەکانی دروست نەبوونی دەوڵەتی کووردە وەک هەمیشە لە ئامادەیدا یاخود ئامادەی هەیە لە گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستاندا. هەروەها بەپێی ڕای چاودێران و ڕەخنەگران پەنابردن بۆ وڵاتان تا ئاستی جێبەجێکردنی ئەجێندای ئەو وڵاتانە ڕۆیشتووە لە کوردستاندا. ڕەخنەگران دەڵێن هەر کاتێک هەلی دروستبوونی دەوڵەتی کوردی هاتبێتە پێشەوە ئەوە لە لایەک یان هێزێکی کوردی پەنای بردۆ بۆ وڵاتێکی ئیقلیمی و هێزەکەی تریش پەنای بردۆ بۆ وڵاتێکی تر و هەمیشە لە پێناو مانەوە و لە پێناو دەسەڵاتدا ئامادە بوون پەنا بۆ دوژمن برن بەڵام لەگەڵ یەکدیدا ڕێنەکەوتون. بەڕێزان دیارام ئینفۆگرافیکە تایبەت بوو بە وەڵامدانەوەی ئەو پرسیارەی کە ئاخۆ کورد هەلەکانی یاخود بۆچی کورد هەلەکانی دروستبوونی دەوڵەتی کوردی لەدەستداوە. هەر شاد بن.